دیارە تیمە خزمەتگوزارەکان لە تەواوی شار و شارۆچکەکان ئامادەکاری تەواویان کردو بە تایبەت لە شاری سلەیمانی تیمە خزمەتگوزارەکانی شارەوانی سلەیمانی هەم بەرگری شارستانی لە تەواوی حاڵەتی ئامادەباشیدان بۆ هەر ڕووداوێکی نەخوازرا وەگەرچی لە ئێسادا بەشێک لە تیمەکان لە شەقامەکان یاخود لەو شوێنانن کە ئاوی لێ کۆ دەبێتەوە بۆی منهۆڵ و ئاوەڕۆکان پاکەن. من ئێستا کاک سۆران لەگەڵایە سۆران عەبدوڵڵا لێپسرای بەشی خزمەتگوزاری شارەوانی سلەیمانی بۆی زانیاریمان باتێت لەسەر تیمەکانیان و ئامادەکاریەکانیان بزانین لە مای 24 کاتژمێرادا لە حاڵەتی ئامادەباشیدا دەبن یاخودنا. کاک سۆران سڵاو لێبێت. دیارە کەشناسیەوەی ڕاگەیان کە ئەگەری دروستبوونی لافاو هەیە ئێوە شارەوانی سلەیمانی چی ئامادەکاریەکتان کردو بۆ ڕووبەڕووبوونەوەی ئەگەری دروستبوونی لافاو یاخود کۆبوونەوەی ئاو لە هەر شوێنێکی شاری سلەیمانی؟ سڵاو لە جەرامتان بەخێر بن سەر چاو. ئێمە تیمێکوانەیە تیمی فریاگوزاری خێرای پێڵێن بۆ ڕووداوی سروشتی و ناسروشتی بە سەرپەرشتی ڕاستەوخۆی بەڕێز لەیلاخان سەروی شارەوانی سلێمانی تیمێکوانەیە 24 کاتژمێری بەردەوام لە کارین. ئێستا حالەیە کە قسە لەگەڵ جەنابتانەکەم تیمان لە ڕۆژهەڵات و ڕۆژاوی سلێمانی و لای نەخۆشخانەی هیوا و سەرجەم شوێنەکان هەمووی تیمی ئێشەگرمانی 24 ساعەتە لە کارن بۆ هەر ڕووداوێکی نەخوازە خوا نەخواستا گەر ڕووبات. زۆر باشە. 24 کاتژمێر لە ئامادەباشیدا دەبنەوەی ئێمە تیمەکانمان 24 کاتژمێر لە ئەرکدا بین. ئێمە لە ڕێی سنتەری فریاگوزاری خێرا ژمارە 100 هەر هاوڵاتێکی خۆشەویستی شاری سلێمانی هەر کێشێکی بۆ دروست بێت لە ڕێی تیمەکانی سنتەری فریاگوزاری خێرا ژمارە سەکۆی ئێمە ئاگادارەکەین ئێمە 24 کاتژمێرە لە خزمەتیان نابین. زۆر باشە. وەک دەزانین ماوەی هەفتەیەکەم شەبووە لە بارانبارینە سوپاس بەخوا بەردەوامە هیچ کۆبوونەوەی ئاو یاخود هیچ ماڵێک ئاوی چۆتە ناو یاخود ئەتام کاتژمێر قسە لەگەڵ جەناب تاکەم سوپاس بەخوا هیچ کێشەیەکمان نەبووە. هەموو ئینگلێتەکانی سلێمانی سەر زەمیان پاکراونەتەوە یەک دەنە کێشەمانێ بەس خۆتان نەزانگەن لە ماوەی کەمە بارانێکی زۆر بارێ هەڵبەتە لەوانێت لە هەنیە باراناوە کێشەی کۆبوونەوەی ئاو هەبێ بەڵام وەکو بەعام کێشە هیچ کێشێک ناو شاری سلێمانی سوپاس بەخوا تا ئێستا نییە. زۆر باشە. لە چەند ڕۆژی ڕابردووە بە تایبەت ڕێگای نێوان سلێمانی بۆ تاسوجە نازامەوە دەکرێتە سنووریەوە یان نا نزیک تاسوجە ئاو کۆ دەبوو ئەو گرفتە چارەسەر کراوەوەی ئەوە بەداخەوە کەوتە سنووری تاسوجەوە هەندێک باخ و باخا دروست بووە لە قەراق شەقامەکە بوونە هۆی لادانی ڕێڕەوی ئاوەکە بۆی ئاوکاتوە سەر شەقامەکە وەش چاکمان کردوی شەڵاوش ئاو کۆ نابێت سەر شەقامەکە و چارەسەری بۆ کراوە. لە ڕووی منهۆڵ و ئاوەڕۆکان هەمووی پاکراوەتەوە لە ئێستادا یاخود ئێمە هەموو ساڵە پێش وەرزی بارانباری لە مانگوێ سەرچەند بارانەوەکانی سلێمانی پاگەکرێتەوە بۆ ئامادەسازی بۆ وەرزی بارانبارین بۆیە هیچ کێشەی وامانیە لەگەڵیانە. زۆر باش. لە حاڵەتی خوا نەخواستە کۆبوونەوەی ئاو یاخود ماڵێک ئاو چێتە ناوی پەیوەندی بە کێو بکە یاخود چی بکات لەو حاڵەتەدا چۆن تیمەکان ئاگادار ئێمە وەکو کۆبوونەوەی ئەو لە ماڵەکانە ئەوە پەیوەندی بە بەرگەری شارستانی سلێمانیەوە هەیە ئەوان ئەمریک تایبەتیان هەیە بە کۆبوونەوەی ئەو لە ماڵانە بەڵام وەکو شەقامە سەرچەکانەوە ئەو شوێنانەی تر ئێمە ئامادەسازیمان ئەمری تەواویشوانە بەردەسا هەیە بۆ کارە. دەستەکان خۆشەکە سپاس بۆ جەنابتان. بەڵێ میربان ئەمە وتەکانی سۆران عەبدوڵڵا بوو لێپسرای بەشی خزمەتگوزاری شارەوانی سلەیمانی سەبارەت بە ئامادەکاری تیمەکانیان ئەو کات بەرگری شارستانیش بە ماشێوە ئامادەکاری تەواویان کردووە لە بوون هەر حاڵەتێکی نەخوازراو یاخود هەر ماڵێک ئاوی بچێتە ناو ماڵەکەیان یاخود شتێکە دەتوانن پەیوەندی بە ژمارە 100ەوە بکەن بۆی بە زووترین کاتی خزمەتگوزاریەکان تیمەکانی تریاکەوتن ئاگادار بکەنەوە بۆی بەهانایانە بچن. بەڵێ من سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکەت لە سرەمان بابەت پامنێرمان قارەمان جەوهەر لە هەولێر وەردەگرین. قارەمان سڵاوت لێبێ بە شێوەیەکی گشتی ئامادەکاریەکان بۆ ئەگەری ڕووبەڕووبوونەوەی لافا و هەر بارودۆخێکی نەخوازرا و بە هۆکاری بارانبارین لە هەولێر چۆنە. بەڵێ ئەو کاتت باش دیارە لە ئێوارەوە تیمەکانی بەرگری شارستانی لە هەولێر ژمارەیەکی زۆر لە تیمەکانی شارەوانی لە شوێنە گشتەکانی هەولێر ئاگادار کراونەتەوە کە لەو شوێنانە ئامادە بن بۆ هەر پێشهاتێکی دروستبوونی لافاو تاوەکو ئێستا ینی لە هەولێر بوونی لافاو بۆ شێوێ نەبووە کە زەرەرزیانی زۆری هەبێت بەڵام تەنها لە بەشێک لە بازاری لەنگە ژمارەیەک دوکان ئاوی چۆنا و بە هەماشەوە لە بەشێک لە بازارەکانی تری وەکو تەیراوە بە هەماشەوە ئەمیش ژمارێک دوکان زەرمەند بوو بەهۆی لافا و کۆبوونەوەی ئاو لە دوکانەکانیان. ئێستا من لە گەڕەکی ڕۆشنبیری هەولێرم دیارە ساڵانە لێرە ئەنی لە ساڵی ڕابردوش بە هەمان شێوە ئەمە ڕێڕەوی کەندی کۆڕنیشی هەولێرە کە ئاوێکی ێزگار زۆری پێدا دەپەر دەبێتن ینی ئاسی ئاوەکە زۆر بەرز بۆتەوە ینی ئەو ئۆتۆمبیلانەی بێرەش داهات سۆ دەکەن ینی بە ترسەوە ئەم پردار بەکاردەهێنن بۆ پێی کات ئەم کەندە ینی ئاوی ئەم کەندە لە دەرەوەی شاری هەولێرەوە بۆی دێتن بە نمونە لە بەرزاییەکانی کەس نەزان و دارەتوەوە ئەو ئاوەی کە
بەم ڕێڕەوەدا دێتن ساڵانی ڕابردوو بەهۆی بەشێک لە پێشگیری لەم ڕێڕەوی ئاوا ینی لافاو دروست بوو ژمارەیەک هاوڵاتی بوونە قوربانی لەسەر ساڵی ڕابردوو ینی ئەم ساڵ ئەم ڕێڕەوە تا ڕادەیەکی زۆر پاکراوەتەوە گەورەکراوە بەڵام وەک لە دیمەنەکانیش دەیبینن ینی ئاوێکی ێزگار زۆری پێدا تێپەڕ دەبێتن ینی ئەم ئاوە بە گەڕەکەەکانی فەرمانبەران ڕۆشنبیری گەڕەکی ژیان و بەشێک لە گەڕەکانی مامزاوە و ئەو گەڕەکانەدا تێپەڕ دەبێتن لە ئەگەری زیادبوونی ئاوەکە و نی تێپەڕبوونی بۆ گەڕەکەکان زەرەر و زیانی دەبێتن بۆیە لەم شوێنانش بە هەمان شێوە تیمەکانی بەرگری شارستانی هەن و تیمەکانی شارەوانیش بە هەمان شێوە هەن و یەکە ئیدارەکانی ئەو شوێنانش بە تایبەت لە قەزا و نەحیەکان ئاگادار کراونەتەوە کە لە کاتی دروستبوونی لافا و مەترسی لەسەر ماڵەکانیان لەسەر شوێنەکانیان تیمەکان ئاگادار بکەنەوە بۆ ئەوی کەوا زەرەر و زیانی گیانی مادوو نەبێتن وەک باسیشم کرد ئێرە کەندی کۆڕنیشی لە هەولێر پێدەگوترێتن یعنی ئاوێکی ێزگار زۆری پێدا تێپەڕدەبێت وەکو ڕووبارە ینی هیچ ساڵێک بەم شێوێنەوە تەنها ئەو ساڵی کە پێش چەند ساڵێک لەمەوە بەر ژمارەیەک هاوڵاتی بوونە قوربانی لە هەولێر ینی ئەمە ئەو ڕێڕۆ بوو کە یەک بۆ دوو هاوڵاتیش بە هەمان شێوە بەهۆی زۆری ئاوە پێدا تێپەڕ بوون و جانیان نەدەزات ئەوەی کە هەیە لە هەولێر تاوەکو ئێستا زەرەر زیانەکان بەو شێوێنین بە تایبەت زەرەر زیانی جانی زەرەر زیانی مادی دەبی ئەوە قسەمان لەوە بکاتن بزانین مارد لێرەیە تو قسەم لە بۆ بکە ینی ئەو ئاوا هیچ ساڵێکەوە هەستاوە تاوەکو ئێستا ئەو ڕێگایە بەکاردێنن والله ئەمە لە 2016 مەرمان لێرەیە هیچ سارەکە هانەبە ماشەڵای دێ ئەی بۆ هاتوچۆی ئێوە تەنها ئێرە هەیە بەکاری بێنن ئاوەکە زیاتر بێ یاخود شوێنی تر هەیە دەتوانن هاتوچۆی تێدا بکەن ئێمە سەرچاوەکەمان لێکوانەوەمە دێنگەنا ڕێکە هەیە بەخۆ وەکن لای مزگەوتدا بسۆڕێ وڵاتی لە گەڕەکانی خۆتان لە شوێنەکان هیچ ئاو کۆبوونەوە و لافە هەبوو یاخود بەخوای ناوەڵ الحەمدوللا تا ئێستا نەبووە بەڵێ ئەمە یەکێک لەو هاوڵاتیانە بوو کە دیارە ماڵی لێرەیە وەک باسم کرد لە هەولێر تاوەکو ئێستا زەرەر و زیانە گیانیەکان نەبوو نەزەرەر و زیانە مادیەکانیش بۆ شێوەنینەکە بەهۆی ئەو شەپۆڵە بارانبارینەی کە لە شەوی ڕابردووەوە هەرێمی کوردستان و هەولێری گرتوتەوە و تیمەکانیش وەک باسم کرد لە ئەرکدانە بۆ ئەوەی کەوا بەهانای و کەسانەوە بچن کە پێویستیان پێ دەبێتن یاخود مەترسی دروستبوونی لافا و کۆبوونەوەی ئاوی لێ دەکرێتن بەڵێ قارەبان جەوهەر ڕاستەخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بووی سپاس بۆ تۆ سپاس بۆ زانیاریەکان